بەڕێز محەممەد ئەمین هەوڕامی سەرۆکە ڕێکخستنە وزە و گەشە پێدانێک و دەی ستودیۆ دیالمەدا بە تازێ بەحرس بکەم بەڕێز محەممەد گەلە تۆ بخێر هاتی سپاس کۆ تو دیالمەدای جارێ ئەف شەڕەل دەستپێکی بەحسە گۆڕینە دەسەڵاتێ تایبەتیژی لێدانە عالیەکی بیەتناوە ئیرانەدا لێن و کە زێدەتر دیار بێت شەڕ پڕاستیژی شەڕێکی ئەنەرژیەک و کاریگەریە لێر سەر ئاستا جیهانێ و ئەوروپا تایبەتیژی دیار بینە حتى چرا د جهام خو او ولاتن کو کاریگری سر هبینت شین اوی شری پراوستینت برجاندی همین جهانه دا سپاس بۆ میوانداریتان بە هیوای ڕۆژێکی ئارام و سەلامەت بۆ هەموو هاوڵاتیان لەو دۆخە سەختەدا و نمری بۆ شەهیدانی هەڵەبجەی سەربەرز دیارە ناوچەکە بۆ خۆی بە تایبەتی ناوچەی کەندا و ناسراوە بە دەوڵەمەندی لە وزە بۆیە هەر نائارامیەک چی ئێستا چ لە دەیەکانی ڕابردوو تاکە ڕووی داوە بە ئەنجام بووە بە کێشەیەکی وزەی جیهانی بەداخەوە کە شەڕەکە زیاتر فراوانتر بوو و خەریکە کەرتی وزەشی گرتووەتەوە هەر بۆ خۆی ئەگەر چی لەوانەیە لە هەندێک شوێن هێشتا وەکو جەنابەت وتت ئامانجی شەڕەکە شتی تر بوو بەڵام ئێستا خەریکە ئەبێ بە کەرتی وزە دەگرێتەوە و کەرتی وزە ژێرخانی کەرتی وزە دەکرێتە ئامانج ئەگەر چی ئێمە لە هەرێمی کوردستانە لە ڕاستیدا پێش شەڕەکەش کەرتی وزەمان هەر کرابووە ئامانج وەک دەزانن چ کێڵگەکانی کۆرمۆر بێ چ شوێنەکانی تر بێ یعنی ئەمە دەتوانین بڵێن بەڕاستی ئەم شەڕە بوو ئەم ئامانجە بوو کە لێدانی وزە بوو یان کۆنتڕۆلکردنی گەروی هورموزەکە ئێستاش باز دەکرێت ناردنی کەشتیە یان کۆنتڕۆلکردن دەست بە سەرداگرتنە لەلایەن ئەمریکا و هێزەکانی بەڵێ بە تەکیدی یەکێک لە ڕەهەندەکانی ئەوەیە بەڵام هەتا ئێستا بە ئاشکرا بە ڕووی پراکتیکەوە بە عەمەلی بخۆی ئەوە ڕەنگی داوەتەوە کە بەڵێ ئێستا شەڕی پێشووتر شەڕی 12 ڕۆژە نەبووە هۆی وەستانی گەروی هورمز لەبەرەوە کێشەیەکی گەورەی وزەی لێ نەکەوتەوە بەڵام بەداخەوە ئەمەی ئەخیر کە زیاتر درێژەی کێشاوە ناشزانین تاکەی زیاتر درێژە ئەکێشێ ڕنگدانەوەی لەسەر کەرتی وزەی جیهانی زۆر کەوت و هەروەها بووە هۆی بەرکەوتەی هەندێک عەمباری نەوت هەندێک ژێرخانی نەوت لە پاڵاوگەکان و زیانێکی زۆر بەر کەرتی وزە کەوتووە و هەروەها ناسەقامگیری نرخی وزە بە تایبەتی نرخی نەوت و غاز کە بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە نرخی غازی سروشتی تقریبا لە 150 لەسەر ئاستی جیهان لە ئەوروپا بەرز بووەتەوە و هەروەها نەوتیش ئەگەرچی هەندێک هەوڵ ئەدرێ بەو سوودوەرگرتن لەو خەزینە استراتیجیەی ئەو ئەمبارکراوەی کە هەیە بەڵام ئەوە شتێکی کاتیە بۆ ماوەیەکی کاتیە ئەگەر شەڕەکە درێژە بکێشێ و کەناڵی هورمز دابخرێ بە یەکجاری هاتوچۆکەی بە تەکید کاردانەوەکان سەختتر ئەبن و نرخی وزە زیاتر زیادە بێ ئەگەر وا دابنێن گەروی هورمز کە بە داخراوی بمێنێ کاریگەریەکانی ئەوەندە سەختن لە چەند ڕۆژی یەکەمدا بەدیارکات بۆ ئەوەی پێش شتێکی وا بکرێت شەڕێکی وا دەست پێ بکرێت بیر لەوە نەکراوەتەوە کە ڕێگایەکی بەدیل هەبێت جگەلەوەی کە لە هورمز هەیە بۆ وزە بەڵێ دیارە وڵاتەکانی ناوچەکە بە تایبەتی ئیمارات سعودیە هەندێکیان دەرچەی تریان هەیە و سوودی لێ وەرەگرن بەداخەوە عێراق هەتا ئێستا نەیتوانیوە سوود لە دەرچەکانی تر وەرگرێ کە مێژوویەکی دوور و درێژیان هەیە بۆ نمونە لە ساڵی 1920ەوە کە نەوتی کەرکووک کێڵگەکانی بابا گوڕگوڕ بەنەوت دۆزراونەتەوە لەو ساوە بۆری ئەگەرچی بۆڕیەکە زۆر لەوانەیە قەبە نەبوو بێ بۆریەکی 12 ئینچ چووە بۆ کەنارەکانی وڵاتانی شام لەسەر دەریای سپی ناوەڕاست ئێستاش ئەبینین بەیناوبین لە مؤتەمەرەکانە لەوە باسی ئەو دەرچانە ئەکرێ گوایە کاری لەسەر ئەکرێ بەڵام بەداخەوە نە ئەو دەرچەیە کاریان لەسەر کردووە کە بەرەو سووریا ئێستا گوایە بۆ هی بانیاسی پێ ئەڵێن بۆری بانیاس و هەروەها بۆری
عقبە کە لە ڕێگەی سعودیەوە بۆ حدودی ئوردن و بۆ دیسان بۆ کەنارەکانی دەریای سپیناوە ڕاست ئەوەش وەکو پلانێک هەیە بەڵام هەتا ئێستا هیچ لە ئەرزی واقع هیچ هەنگاوێکی بۆ نەدراوە ئەگەر چی لە ساڵانی هەشتاکانە هەندێک پێشکەوتن هەیە ئیشی لەسەر کراوە لە شەڕی 8 ساڵەی عێراق و ئێران کە دیسان گرژی تەوقعی ئەوە ئەکرا کە ئێران ئەو ڕێگەیە کەناڵی هورمز کە دابخا بەڵام کار لەسەر سعودیە کرا بەڵام دیسان بەو ئیتجاها ئەمە سێ دەیەیە هیچ شتێک نەکراوە لەو ڕوەوە و ئەوەش ئێستا کە لەم چەند ڕۆژەی دواییدا کە باس ئەکرێ گوایە دەرچەی کەرکووک جیهان دیارە ئەوە لە ڕاستیدا هەندێک لایەن وەکو ئەڵێ نان و پیازی پێخۆنەوە یا بەهەلی دەزانن بۆ ئەوەی هەندێک هەڵمەت بگرنە هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەو بۆڕیە لە ئەساسە ئەوەی کە بڵێن کاتی خۆی لە هەفتاکانە عێراق کوردێتی لە ڕاستیدا لە هەرێمی کوردستانەوە تێ نەپەڕیوە بۆ خۆیان لە کەرکووکەوە بردویانە بۆ پارێزگای سەلاحەدین بۆ لەبێجی و هەروەها لەوێشەوە لە سەلاحەدینەوە بەرەو مووسڵ لە ڕۆژ ئاوای شاری مووسڵ و ڕووباری دیجلە لەوێوە چوو بۆ فیشخابور بەڵام ئێستا زۆرێک لە سۆشیال میدیا ئەڵێن بۆری نەوتی کوردستان هەر هەمان بۆریەکەی عێراق کاتی خۆی کە دروستی کردووە بۆری هەرێمی کوردستان ژێرخانی وزەیە لە هەرێمی کوردستان ئەوە دیارە بەرهێنان کراوە هەر هەمووی کەرتی وزە کە سێ مەلەفە بەنەوت و غاز و کارەباوە لە هەرێمی کوردستان هیچ بودجەیەکی بۆ تەرخان نەکراوە وەکو ئەو بودجە قەبەیی کە تەرخان کراوە کە سەدان ملیۆن دۆلاری تێپەڕاندووە بۆ کەرتەکانی چه حەقدەستی کۆمپانیاکان بێ لە باشوور و ناوەندی عێراق چ بۆ پێشخستنی بڵێن گازی هاوڵ بێ چ بۆ کارەبا بێ لەوێ سەرفیان کردووە وەکو ئەوە دەریان کردووە لە بودجەی هەرێمی کوردستان بەس بۆ هەرێمی کوردستان هەتا ئێستا $1 خەرج نەکراوە لەلایەن حکوومەتی عێراق ڕێگا بەدیلەکە ئەگەر پێشووتر ئیشیان لەسەر کردبایە ئێستا لە توانایاندا بوو مەسەڵەن وەکو بەدیل وەکو جێگرەوەی ئەوەی کە هەیە لە گەڕووی هورمز بەکاربهێنرێت نەک تەنها بۆ عێراق بەڵکو بۆ وڵاتانی ناوچەکەش قازانجی لێ وەربگرن بڵێ دیارە توانای ئەوە یعنی کە وەکو وتمان نزیکەی 970 کیلۆمەترە هەتا ئەگاتە مینای جیهان لە سەر دەریای سپیناوە ڕاست و تواناکەیشی نزیکەی 900 بۆ 1000 ملیۆن بەرمیل ڕۆژانەیە بەڵام بەداخەوە ئەو ئیشە هەر لە ساڵانی نەوەتەکانەوە ئەو بۆڕیەی کە لە نێوان فیشخابور و مووسڵ و بەرەو سەلاحەدین ئەڕوا تێکشکێنراوە چەند جارێ لەلایەن داعشەوە تەقێنراوەتەوە لە میدیا چەند جارێ باسییان کردووە کە ئەیگەڕێنەوە و ئیشی لەسەرەکەن بەڵام هەتا ئێستا هیچیان نەکردووە هەروە ماوەتەوە بۆیە تاکە دەرچەیە کە ئیشی لەسەر بکرێ بۆڕی هەرێمی کوردستانە بە ئەمە بینە سەر ئەو زەرەر و زیانەی کە ڕۆژانە بەر وڵاتانی کەندا وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست دەکەوێت لەسەر گرتنی گەڕووی هورمز هیچ تەخمینێک هەیە زەرەرەکەی ڕۆژانە چەندە بۆ ئەوەی دیار بێ ئایا بە پەلە ئیشی لەسەر دەکەن پارێزراوە بێ کراوە بێت چکە ئێران خۆی دەڵێ کراوەیە بەس بوو دوژمنان داخراوە ئیتر ناژڵێ دوژمن چێ یان بوو چێ کراوەیە بوو چێ داخراوە نەخێر مەترسیەکی گەورە هەیە و هەر دوو کەشتی ئەگەرجی کەشتی زۆر گەورە نەبوون هی عێراقی کە نەوتیان فرۆشت بوو لە میناکان لە ناو بڵێن حدودی لە ناو سنووری عێراق بەداخەوە بە شێوەیەکی دڕندانە هەردووکیان تەقانەوە کە زەرەر و زیانێکی زۆر خەسارەتێکی زۆر بوو چ لە ڕووی ئابوووریەوە چ لە ڕووی ژینگەییەوە لەبەر ئەوە ترس و ڕعبێکیان دروست کرد کە هیچ باوەڕیەش وا دەکە هەر بەداخرەوی ببینێ هەتا ئەگەر ئیتر وڵاتێکیش دۆستی ئێرانیش بینەوێت ئەگەرچی بڵێ نوعێک لە تەناقۆزات هەبوو لە هەندێک سەرکردەکانی ئێران وتیان ئێمە دای ئەخەین
و نایڵێن هیچ گەشتێک بڕوا لە لایەکی تریشەوە ئەنجە جارەڵێن کراوەیە باز لە بۆم ڕێژکردنی دەکرێت بەڵام ئاڵۆزیەکان ئەوەیە هەتا شەڕەکە نەوەستێ یا وەکو مفاوەزاتێک نەکرێ دۆخەکە هەروە بە سەختی دەمێنێتەوە و کاردانەوەکانی نەک هەر لەسەر کەرتی وزە بەڵکو لەسەر کەرتی بازرگانیش چونکە ڕێژەیەکی زۆری کەرتی بازرگانی هاتوچۆی شتومەک هەر لەو گەروەوە ئەکرێت. باش کۆتا پەیامی ترامپ داواکاری بوو لە چەند وڵاتێک کە کەشتی بنێرن لەگەڵ کەشتی ئەمریکیەکان ئیتر گەروی هورمزیان ئەوە تا دەستی بەسەردا بگرن کۆنتڕۆلی بکەن یان ئەوە تا بیپارێزن. ئەمە خۆی لە خۆیدا ئیتر هێنانەوەی ئەو وڵاتانەیە بوو ناو شەڕەکە یان ئەمریکا ئەم ڕەوشەی بەدڵە لە ڕووی ئەوەی کە زەربە گەورەکەی کە بە وزە کەوتووە بەر ئەمریکا نەکەوتووە بەر وڵاتانی یعنی ئەوروپا کەوتووە نەک بە ئەمریکا. طبعا لەبەر استراتیجێتی ئەو دوورگەیە لە ڕاستیدا هەموو وڵاتە زلهێزەکان تەماعیان هەیە لەو گەروە کە حەسەیەکیان هەبێ بەڵام وەکو ئەوەی کە ئێران درێژترین کەناراوی هەیە کە نزیکەی 600 کیلۆمەترێکە یان زیاتریش دیارە هەتا ئێستا زیاتر ئەو بڵێن وەکو کەناراو مسەیتر بووە لەگەڵ ئەمان وڵاتێکی مسالمە و وڵاتێکی عسکەرتاریەت و ئەمانەی نەبووە لەبەر ئەوە هەتا ئێستا دۆخەکە هەرماوەتەوە بەڵام پێ ناچێ دوای ئەم شەڕە ئەنجامەکانی هەرچیەک بن ئیتر احتیمالە زیاتر ئەمریکا بەخۆی ئەطماعی هەیە بەڵام دەکرێت بە دەوڵەتی بکرێ کە ئیتر لەوانەیە لە سەرەتا پێویست بکە گەشتی حربیەکان بۆ ماوەیەک بۆ ئەوەی بەڵام گەردۆخەکە ئاسایی بێتەوە پێویست بە حێراسە ناکات لەبەرەوە ڕێڕەوێکی ئاوی گشتیە بەرژەوەندی وڵاتانی دنیای لەسرە. باش ئەمادەم بەرژەوەندی وڵاتانی دنیای لەسرە ئەمە دەتوانن وەکو کارتێکی فشار بەرامبەر ئێران بەکاربێنن کە ئەم ڕێڕەوە ئاویە تەنهاهی ئێران نییە بەڵکو ئاوێکی نێودەوڵەتیە مافی هەمووشیانە ئیتر بازرگانی هاتوچووی کەشتە بازرگانیەکانی تێدا بەردەوام دوور بێت لە شەڕ. بەڵێ دیارە زیاتر بەرژەوەندیەکان هی وڵاتە نەوتیەکانە کە نەوتیان لەوێەوە عێراق یەکێک لەوانەیە کە نەوتەکەی لە سەتانەوەتی نەوتەکەی ئەو هەر هەتا ئێستش هەر لەوێەوە فرۆشتووە بۆ ئەوەی ڕاستیدا سەرکەوتوو نەبووە کە دەرچەکانی تری ئاوەدان بکاتەوە و پێشیان بخا بۆ ئەوەی بتوانێت مناوەڕە بکە لە هەناردەکردنی بەرهەمەنەوتیەکانی لەبەر ئەوە ئێستا ئەوەی ماوەتەوە دەبێت ئیتیفاقێکی لەسەر بکرێ دەبێت وڵاتە گەورەکان تەواجودیان هەبێ مەساڵحیان هەبێ بە تایبەتی چین هند ئەمانە چین و وڵاتانی ئەوروپیش یعنی بە تایبەتی کە لەو دوورگەیە سوود وەرەگرن ڕێڕەوێکی ئەساسیە و بەتەکید وەزعەکەش هەروە نامێنێتەوە شەڕەکانی لەو بابەتە عادەتەن بەو شێوەیە درێژەیان نەکێشاوە بەتەکید ئەمەش هەر پێشبینی ئەوە دەکەی بە گشتی شەڕەکە ڕابوەستێن نەک لەسەر کەرتی وزە بەتەنیا نەخێر خۆی شەڕەکە هەر ئەگەر توانای وڵاتەکانیش بێ و لەبەرەوەی خەزینی تەسلیحیشیان هەر بەرەو کەمی ئەچێ بە تایبەتی هی ئێران ناچارن دەرچەیەک بدۆزنەوە بۆ وەستانی شەڕەکە و کردنەوەی گەروەکە و دەربازبوونی دنیا و ئەوروپا بە تایبەتی واسین لەو کریزەی کە دروست بووەوە کاردانەوەکانی خودی وڵاتانی ناوچەکەشی گرتووەتەوە ئێستا ئێمە دەبینین ژێرخانی وزە لە هەرێمی کوردستان لە عێراق زەرەر و زیانی پێدەگا. هەز دەکەم پێشبینی توە چەند ڕۆژێکی کەمی ماوە شەڕەکە یان هەڵام لە ڕاستیدا پێشبینیەکان دەمێنێتەوە لەسەر کاردانەوەکان و کەسیش نازانێت گۆڕانکاریەکان تەوازونی قوا لە ناوخۆی ئێرانە چۆن دەبێ لە دەرەوە چونکە مەسەلەکە بەسراوە بە زلهێزەکانەوە بە تایبەتی ئەمریکا سین و هەروەها رووسیاش خەریکە دەور ئەبینێ پەیوەستیەکەنەوە بە شەڕی ئۆکرانیا و رووسیاوە و پێدەچێت بەرەو ماندووبوون بچن. گەلک سپاس بەڕێز محەممەد ئەمین هەوڕامی سەرۆکە ڕێکخستنەوە وزە و گەشە پێدۆنە هین گەلمەدە بوون گەلک خۆشحاڵم گەلە بخێراتی سپاس بۆ ئێوە بژی.